جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵتانین بۆ قسەێک لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە هەروەها ئەنجامی هەڵبژاردنەکان نەخشەی سیاسی داهاتووی ناو ئەنجومەنی پارێزەکان کاریگەریەکانی لەسەر داهاتوش لەگەڵ هەرێک لە بەڕێزان شیروان شەمێرانی شارەزای کاروباری عێراق لە ستۆدیو هەروە لاولێریشەوە شیروان زرار شارەزای بواری هەڵبژاردن قسە لەسەرم پرسیار دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا شیروان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەم هەڵبژاردنە کاریگەری چییە بۆ نەخشەی سیاسی عێراقیش هەر هەڵبژاردنەکە ئەنجامێکی بڵێن خزمەتگوزاری یاخود کاریگەری دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی داهاتوو لەسەر حسابکردن بۆ لایەنەکان لە ناو بڵێن حکوومەتی عێراقیش. سوپاس. بسم الله الرحمن الرحیم. سەرۆشتی ئەنجومەنی پارێزگاکان سەرۆشتێکی خزمەتگوزاریە، یعنی زیاتر دوورە لە ڕاهێندی سیاسی جایە لە پەرلەمانی عێراقیان لە ئەنجومەنی وەزیران. بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت کاریگەری ئەم ئەنجامە بۆ لە ڕۆ سیاسەکەیەوە بۆ داهاتووی عێراق لە چەند ساڵی ڕابرداهاتوو دوو کاریگەری هەیە، دوو کاریگەری گشتی و کاریگەریەکی تایبەت کەەوە پەیوەندی بە ناوچە شیعەکانەوە هەیە. کاریگەری یەکەمیان ڕێژەی هەڵبژاردنە، ئەمە ئەبێتە پێوەەر بۆ ببۆرە ڕێژەی بەشداریکردن، ئەمە ئەبێتە پێوەەر بۆ ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکەی داهاتووی پەرلەمانی عێراق و بە هەمان شێوە بێتە پێوەەر بۆ ئاستی متمانەی هاوڵاتیان بۆ ئەو خزمەتگوزاری کەەوە لەلایەن ئەنجومەنی پارێزگەکانی ڕابردووە پێشکەشیان کراوە. خۆی لەبەرەوەی کەەوە 10 ساڵە لە هەموو پارێزگەکانی عێراق و 15 ساڵیشە لە کەرکووک تقریبن تا ئێستا هەڵبژاردن نەکراوە، ئەبووە ئێستا گەرمتر بوونایە، بەڵام ئەمە پێوەرە بۆ ئەوەی کەەوە ئەنجومەنەکانی پێشوو شکستیان هێناوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و بۆ ئەبێتە پێوەریش بۆ ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی داهاتوو. ئەمە یەک. دوو، ئەبێتە پێوەەر لەوەی کە سەنگینی حزبە سیاسیەکان ئەو لایەنە سیاسیانەی کەوا بەشداریان کردووە لە ئەم هەڵبژاردنە چ لە ناوچە کوردستانیەکان یان لە دەرەوەی ناوچە کوردستانەکان سونە نشینەکان یان شیعە نشینەکان هەموو ئەوانە ئێستا هەرێکێک لەو حیزبانە ئەتوانێت سەنگینی سیاسی خۆی ئاستی جەماوەری خۆی دیاری بکات لە ڕوانگەی ئەو دەنگانی کەەوە بەدەستی هێناوە لە ئەم هەڵبژاردنە لە ناوچە کوردستانەکان ئەوە دیارە، یعنی بەڵام ئەو سەنگینەی لەوێ هەیە ناگوازرێتەوە بۆ نمونە سلێمانیان هەولێریان دهۆک، چونکە پێوەری حزور یان ئاستی حزور ئامادەبوونی سیاسیان حزبیان دەسەڵاتداری لە کەرکووکیان لە خانەقینیان لە مۆسڵ بۆ نمونە و مەخمور جیایە لە ناوچەکانی تر، بەڵام لە هەمان کاتا ئەبێتە پێوەەر بۆ ئەوە و بەتایبەت بۆ ناوچە شیعەکان ئەمە دەرکەوتکەوە ئەو شیعانە ئەو لایەنانەی کەەوە بەشداریان کردەوە ئاستی جەماوەریان چەندە و ئاستی جەماوەری مقتەدا سەدریش خۆی بۆ خۆی کەوا بڕیاریدا هەڵبژاردن بەشداری نەکات و مقاطع بکە ئاستی ئەویش چەندە. لە ڕوویەکی ترەوە ئەوە یەکەوە ئەو لایەنانەی بەتایبەت شیعەکان کە ئێستا بردویانەتەوە و سەدری تیانە بە شێوەیەک لە شێوەکان زیاتر قاچ و جێگای پێی خۆیان قایم و بەهێزتر ئەکەن لە ناو حکوومەتی خۆجیەکانە. باشە بەزووتر بۆ لایەنە کوردیەکان ئێستا لە کەرکووک بەشدارن لە مووسڵ لە دیالە لە سەڵاحەدین ئەنجامی ئەو دەنگانەیان سەنگیان دیاری دەکات مامەڵەکردن لەگەڵ عێراق یەخود بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان کوا بڕیارە لە ساڵی داهاتوو بەڕێوەچێ پشتی پێ دەبەسترێت بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق پشتی پێ بەسترێ لە ئاستی جەماوەری بۆ پەرلەمانی عێراق بەڵێ پشتی پێ بەسترێ، بەڵام ئەکرێ ڕێژەکە بگۆڕێ لە ماوەی 2 ساڵی داهاتوو ئاستی ئەوانی کەەوە ئەیبەنەوە دیارە یەک براوەکانی کێتین بە پلەی یەکەم بە پلەی دۆم پارتی دێ بە پلەی سێم ئەیانەوەی نوێ دەنگی دەسەکەویانە کورسی ئەوە شتێکی ترە. ئەمە 2 ساڵی داهاتوو هەرچەندە ساڵانی ڕابردوو ئەگەر بیکەن بە پێوەەر بۆ 2 ساڵی داهاتوو کاریگەری نابێت، چونکە مەسەلەکە مەسلەیەکی حیزبی ڕوتە، ئینتیمائێکی سیاسی حیزبیە پەیوەندی بە ئەندامێتی ئەو کەسەوە هەیەیان جەماوەری ئەو کەسەوە هەیە بۆ چه حیزبێک، بەڵام کاتێکەوە ئەوان ئەیبنەوە ئەو کاتەی تر بێگومان لە کاتی بڕیاردان لەسەر ئەو شوێنانە لە بەغدایان لە پەرلەمانی عێراق ئەوەن ئەنجومەنی وەزیران زیاتر ئەوان ئەتوانن کەەوە دانوستان بکەن قسە بکەن و نوێنەراتی ئەو شوێنانە بکەن کە ئێمە پیان ئەڵێن شوێنە دابراوەکان. باش بەس کاریگەری چی لەسەر ئایندەی ئەم ناوچانەگەر بۆ نمونە سەر لە کەرکووک کورد زۆرینە بەدەستبێنێ لێکەوتەکانی چییە لەسەر ئایندەی ئەو ناوچانە یاخود ئەو ناڕێکی ڕابردوو هەبوو گۆڕانکاری بەسەر لێ؟
نارێکی ڕابردوو لە نێوان پارتیویەکێتی ئەوە کاریگەریکی ئەو تۆی نابێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوانی تر یعنی چۆن ئێستا ئەگەر کورد طبعا ئەم بۆ کورد بۆ کەرکووک بۆ خانەقین بۆ ناوچەکانی تر مەخور بە تایبەت بۆ کەرکووک و خانەقین بە تایبەت ینی بۆ ئەم دوانە شتێکی چارەنووسسازە ینی بە قەناعەتی من هیچی کەم نییە لە شەڕێکی زۆر گەورەی سەربازی چونکە ئەوە ئێستا ئەوەی کەوا بێوێت زۆرینەی نەتەوایەتی لە کەرکووکە دەربخە و ئەوەی کەوا بێوێت شوناسی کوردستانی یان کوردی بۆ کەرکووک یان بۆ خانەقین زۆر مشکلی لەسەر نیە بەتایبەت کەرکووک بگێڕێتەوە ئەم هەڵبژاردنە دیارەکە بۆیە ئەم هەڵبژاردنە پەیوەندی نییە بە یەکێتی یان پارتی یان یەکگرتو و کۆمەڵ یان نەوەی نوێیان هەر لایەنێکی تر پەیوەندی بە مەسەلەی نەتەوایەتیەوە هەیە لە کەرکووک دەنگ لەسەر بنەمای نەتەوایەتی دراوە نەک لەسەر بنەمای خزمەتگوزاریان شتێک سپاس دەکەم دێم و خزمەتت دەچین هەورێ لای کاک شیروان زرار کاک شیروان سوپاسی ئامادەبوون دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێز بزانین وەکو شارەزایەکی هەڵبژاردن لەسەر بەڕێوەچوونی هەم دەنگدانی تایبەت کە 16 مانگ بەڕێوەچوو هەم دەنگدانی گشتیش بۆ کامڕۆ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچوو بەناوی خی گەورە میهرەبان سەرتا زۆر سپاس بۆ دەرفەتی بەڕێستان ڕێز و خۆشەویستیمان بۆ میوانی بەرنامەکەت و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێم لە ڕاستیدا کاک حەکیمە و پرۆسەیەکی گرنگ و چارەنووسساز بوو کە ئەنجام درا و دیارە خۆتان دەزان دوای چاڕوانێکی زۆر لە نزیکەی لە 10 ساڵ لە هەڵبژاردن ئەنجام نەدان لە پارێزگاکانی عراق و نزیکی 18 ساڵ بەتایبەت لە پارێزگای کەرکووک ئەوە یعنی دەرفەتێکی باش بوو و پرۆسەیەکی باش بوو لە ینی خەڵک ئومێدێکی جارێکە بۆ دروست بووە بۆ هەڵبژاردنە بۆی ئومێدی سەرکەوتن بۆ کاندیدەکان دەخوازین و ئومێد دەکەین ئەوانەی کە شیاون و شایستن بۆ پرۆسەیە بتوانن لە جێگەی متمانەی دەنگدەرانیان دابن و لە سەکوردیەکان بتوانن هەڵبژاردنەی سەرکەوتنێکی باش بەدەست بێنن کە لە ئەو بابەتە نەخوازراوی کە لە دوای 16 ئۆکتۆبر هاتە پێشەوە بتواندرێت تا ڕادێکی باش ئەو برینە چارەسەر بکرێت. سەبارەت بە هەڵسەنگان بۆ کارەکانی کۆمیسیۆن هەڵبژاردن و بەڵێ خۆی ئەو پرۆسەیەکی گرنگ بوو بەڕاستی چارەنووسساز بوو لەوە گرنگتر بۆ ناوچە کوردستانەکان کە باسی لەسەر بکەین بۆ هەرێمی کوردستان گرنگ بوو بەتایبەت بۆ کەرکووک و مووسڵ و ناوچە کوردستانەکانی دەرەوی هەرێمی کوردستان پرۆسەکە تا ڕادێک دەتوانین بڵێن سەرکەوتوو بۆ بەڵام پەیوەستە بە کۆمەڵێ بابەتی تر کە چاوەڕوان دەکرێت ئەنجامەکان ڕابگەندرێت چونکە لە بیرمان نەچێت تاکو ئێستا ئەو پرۆسەیە بە کۆتا نەگەیشتووە لا ئێمە پرۆسەی هەڵبژاردن بابەتێک کە هەموو پەیوەندی بەیەکەوە لە یەکەم ڕۆژەوە تاکو کۆتایی ئەنجامەکان خۆتان ئاگادارن گرفتی زۆر هەبوو ئەمڕۆ لە ئامێرەکان بەتایبەت لە شاری کەرکووک و چاوەڕوان نەدەکە بەڕاستی دەبوایە کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عراق لە دوای ئەوەی کە ئەزمونێکی لە 2005ەوە نزیکەی 15 ساڵ زیاتر و دەیان هەڵبژاردنی کردووە دەبوایە ئەو بابەتە چارەسەر کرابەیە بابەتەکان گرفت زۆر هەبوو لەسەرەوەی کە نەتواندرا پەنجەمۆری دەنگ دەروەربگرێ و گرفت هەبوو لەسەر خوێندنەوەی ئامێرەکان ئەمە گرفتی زۆری بۆ دروستکردن و بەپێی هەندێک ئاماری ناس فەرمی نزیکە 10,000 کەس بێبەش بوون لەو هەڵبژاردنە کەوەش بەڕاستی بابەتێکی ناخۆشە دەبایە کۆمیسیۆن زووتر ئەو بابەتانەی چارەسەر کردبایە بەتایبەت دوایەوە کە لە دەنگدانی تایبەت گرفت دروست بوو و کۆمیسیۆن بە فەرمی داوای لێبوردنی کرد و بەڵێنیاندا بوو کە چارەسەر بکرێ بەڵام بەداخەوە ئەمڕۆ چارەسەر نەکرا ئیتر بە قەزبێ یاخود بە غەیری قەزبێ بابەتەکە چارەسەر نەکرا بەڵام ئەوەی کە ماوە ئەنجومەنی کۆمیساران خۆی دەتوانێت بۆ سکاڵانەی کە هاتوون دەوری گرنگ ببێنێ و یەکلایەکەرەوە بێنێ بۆی کە بتوانێت ئەو دەنگدەرانی کە دەنگیانداوە ناومێد نەکرێن و بە شێوەیەک لە شێوەکان ئەو جیهازانە کە ژمارەکانیان وەرگرتووە یاخود ئەو کەسانی کە مۆرەکان نەخوێنداتەوە بە شێوەیەک لە شێوەکان بتوانێت دەنگکان هەژمار بکرێ بە مەرجێک ئەو سریاڵەی کە لە کاتی دەنگدانەکەدا ئەگەر لە بنکەکەدا تۆمار کرابێ بەدەنگکە هەژمار بکرێت باڵێ ئێتەرەوە بەڕاستی بابەتێکی ناخوازراوە بوو و بابەتی دووەمیش کاک حەکیم ئەوە بوو کە بەداخەوە ئەوەی کە پێشبینی دەکرا لەو ناوچانە بەڕاستی ڕێژەیەکی زیاتر بەشداری بکە یعنی ڕێژەکە
بە بەراورد بە هەڵبژاردننی دەی 2021 کە 145 بۆ 155 بۆ 6 هەچەند یەکلای نەبووتەوە بەڵام یعنی چاوەڕوان دەکرا کە لەسەر و 6 بەلانی کەم 165 خەڵک بەشداری بکە بەداخەوە بۆی ئەو بارودۆخانەی کە بەسەر ئەو ناوچانە داهاتووە خەڵک ناومێت کراوە نەتواندا بەشدارێکی کارەی هەبێ ئەگینا دەتواندرا زیاتر یعنی ڕێژەی لەسەر کوردیەکان بەتابێت کە باسی ئەوان دەکەین دەنگی زیاتر بەدەست بێنن وەرە داهاتووشدا براوی یەکەم بن و پێویستان بەوە نەبێت کە بەناچاری لەگەڵ تەحالوفاتێکە بتوانن قسە لەسەر ئەنجومەنی پارێزگا و بەتایبەتیش پارێزگار بکەن کە کورد ئەوەی کە چەقی هەوڵدانەکانی بەڕاستی بۆ وەرگرتنەوەی پۆستی پارێزگارە. بەڵێ وەکو ئەنجامی بەرایی وا بڕیارە بڵێن سپەی ڕابگەێنرێ بەس ئەنجامەکانی کۆتایی بە پێی یاساکە ماوەی بۆ دیاری کراوە یاخود تاخیر بوونیش نییە بۆ زوو ئەنجامەکان ڕانەگەێنرێ ئەنجامی بەرایی خۆی پێی یاسای کۆمیسیۆن پێویستە لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا وەکو ئەمڕۆژ لە کۆتا بەلاغیاندا ڕایانگەیاند کە ئەوان لە کاتژمێری 5 بەیانی کاتژمێر 5 ئەنجامی بەرایی ڕدەگەیان کە ئەنجامی بەرایی نزیکەی توانین بڵێن 190 دەنگەکانە دواتر بەڕاستی دەکەوێت سەر ئەو کەم و کوریانەی کە لە پرۆسەکەدان چونکە ئەو پرۆسێ بەڕاستی لە دەنگدانی تایبەت شە ئێستا ڕێژێکی زۆری بنکەکانی دەنگدان تا ئێستا گرفتەکانیان سارەسەر نەبووە بڕیار وایە کە بەدەستی ئەژمار بکرێنەوە و لە ناو بەشێک لە بنکەکانیش لە کەرکووک و لە مەسڵ لە شوێنەکانی تر ئەوەیە کە گرفتیان هەیە خۆتان ئاگادارم پێی یاسای کۆمیسیۆن ئەگەر 105 جیاوازی هەبێ ئەوەی کە بەدەستی هەژمار دەکرێت ئەوە دەکرێتە بنەما هەندێک گرفت هەیە وەلەوەش زیاتر بەڕاستی ئەوەی کە جێگەی گومان دروست دەکات لەسەر ئامێرەکانی دەنگدان ئەوەیە کە لە هەندێک بنکەی دەنگدان کە ڕێژەکە بەراورد کراوە لە نێوان ئەلکترۆنی و لە ناوە دەستیدا کە وەرگیراوە تەماشا دەکرێت کە بەشێکی زۆر ئەنجامەکان جیاوازی هەیە کە ئەوش بەڕاستی گومانێک لەسەر پرۆسەکە دروست دەکات ئومێد دەکەین ئەوە گشتگیر نەبێ چونکە گشتگیر بێ بەڕاستی گومان لەسەر پرۆسەکە دروست دەکات بێمتمانەی دروست دەکات بۆیە ئەوەی کە گرنگە ئەم شەو بۆ دڵنیایی هەموو لایەک زەرورە ئەنجومەنی کۆمیساران بڕیاردا هەموو بنکەیەکی دەنگدان وەکو پێی یاسای ئەنجومەنی پارێزگاکان دوای هەڵبژاردننی ئەلکترۆنی بەدەستیش هەژمار بکرێ کەەوە بەڕاستی گومانەکان دەڕوێنیتەوە و متمانە دەگەێت بۆ لایەنە سیاسیەکان بۆی کە لە ڕێی چاودێرەکانیان بتوانن دەنگی ڕاستەقینی خۆیان وەربگرنەوە چونکە بینیمان لە 2010 بەڕاستی پرۆسەکە لە ئاسی چاوەڕوانکراودا نەبوو و عێراقی خستە بەردەم مەترسی گەورەوە ئومێد دەکەن ئەمجارە ئەو گومانە نەبێەوە بتوانین بە شێوەیەکی شەفافانە هەموو لایەک دەنگی ڕاستەقینی خۆی بەدەست بات. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت قسەی زیاتر لەسەر پرسی ئەلکترۆنی و جاکردنەوەی دەنگەکان و ئەنجامەکان دەکەین کاک مامۆستا شیروان سەبارەت بەوەی کەوتت بۆ ئەو ناوچانە ئەم بڵێن دەنگدان و بەشەڕ ینی وەکو براوی شەڕ ناوی دەبێ وەکو شەڕێکی سەربازی کە پێشتر لە 16 ئۆکتۆبەر و لە ریفراندۆم ئەو ناوچانە لەزران ماناوی وایە بەم انتخاباتە وەرگیراونەوە؟ من ئەڵێم هەمان ئەنجامی ئەبێت هیچ نەبێ بۆ ئەم مەرحەلەیە هەمان ئەنجامی ئەبێت شتێک هەیە لە یاسای هەڵبژاردن کە پەرلەمانی عێراق بەراری لەسەر داوای کەوا پەیوەندی بە کەرکووکەوە هەیە ئەڵێکەوە ئەنجامی هەڵبژاردنەکان نابێتە هۆی یان مایەی یان هیچ بنەمایەکی یاسایی دیاری ناکات بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو پارێزگایە کەواتە ئەو هەڵبژاردنە ئەو ئەنجامە هەر چۆنێ بێن یعنی کورد زۆری نەبێ یان کەمی نەبێ بۆ نمونە ئەگەر زۆرینەش بێ ناتوانێت لە ڕێگای ئەو زۆرینەوە بڕیاری چارەنووساز وەکو جێبەجێکردنی مادەی 140 بەڵێ بۆ کەرکووک بدات بەڵکو ئەوە مەسئلەیەکی تەوافقیە بەڵام حساباتی چی لەسەر دەکرێت بۆ نمونە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە تۆ ئەتوانی پارێزگار وەربگریتەوە بۆ نمونە ئەتوانی زۆرینەی ئەمە هەمووی قۆ سەنگینی سیاسی هەیە سەنگینی جەماوەری هەیە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا وەربگریتەوە کاتێکەوە تۆ ئەوانە تۆرگێتەوە کەواتە تۆ زۆرینەی نەتەوەیەتی ناو شاری پارێزگای کەرکووکی ئەمە خۆی بۆ خۆی وەک راپرسیەکە لە کۆتایە تۆ ئەتوانی ئەوە دەست بکەوێتەوە بۆیە وتم من ئەوەم وت چونکە ئەوە پەیوەندی بە شوناسی نەتەوەیەتیەوە هەیە لەوانەیە ئێستا من کەسێکی قەومی نیم ینی قەومی بۆ معنایی بۆ واتاییکەوە ڕەگەزپەرست نیم نەتەوە پەرست نیم بەڵام نەتەوە پەروەرم یعنی نەتەوەی خۆم خۆشەوێ بۆ مەرجعیەتە ئاینیکەوە هەمە ئەوەندەی کەوا تێگەیشتوم لە بارودۆخی عێراقی و لە کەرکووک ئەوان بە شێوەیەکی نەتەوەیەتی ڕوت مامەڵە لەگەڵ گەلی کورداکەن لەبەرەوە تۆ هەر چۆنێک بی تۆ ئامانجی تیرەکانی ئەوانیت
بۆیە لەو مەرحەلەیە ئێستاوە ئەمەش ینی ئەگەر کاتێکەوە من داواشناسی نەتەوەیەتی خۆم بکەم بۆ شارێکیان بۆ من ناوچەیەک ئەوە بەڵگە نییە لەسەر ئەوەی کەوا من ڕقمە لە ئەوانی تر نا ڕقم نییە لە ئەوانی تر وەک دوو دراوسێ بۆ نمونەیان وەک دوو کەس ئەمە دوو برای باوکو دایکیش بن هەر کەس داوای مافی خۆی بکە بەڵگە نییە لەسەر ئەوەی کەوا ڕقی بێ لاوی تر لەبەر ئەوە بۆیە من بەو شکڵەوتم دیاری کردیانی کەرکووک مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە ئێران دەستێوەردانی تیاکە تورکیا بە ئاشکرا زۆر لە ئێران زەقتر دەستێوەردان لە بارودۆخی کەرکووکاکە لە بەرژەوەندی تورکمانەکان بە تایبەت ینی ئەوانەی کەوا لە تورکیا نیشتەجێن بەڕوونی جۆشیان ئەدا و لە 2003 و 4 و 5 هەندێک لەی لە سەرکرداتی کوردی ئەکری ئەو گلەیانە قابلی ئەوەن کەوا بکرێن بەڵامێکی پەیوەندیێکی ڕاستەوخۆی بە سنگینی تورکیاوە هەبوو تورکیا لەبەر ئەوەی کەوا لەگەڵ ئەمریکا پێویستی پێبوو تورکیانەی ئەهێشت هەندێک نەخشە لە کەرکووکە بڕوا بەڕێوە لە بەرژەوەندی کورد ینی تەنانەت رازی نەبوو پارێزگاریش کورد بێت تەنانەت تورکیا ینی رازی نیەکەوە ئاڵای کوردیش بە هیچ شێوەیەک هەڵبکرێت ینی ئێستا وەک چۆن ئەوان ئەڵێن کەرکووک تورکمانی ینی ڕئیسی تورکیا ئەڵێ کەرکووک تورکمانیە بەڵام ئەگەر ئێستا جەناوت بڵێ دیاربەکر کورددا ئەڵێت تۆ دەستێوەردان بۆ کاروباری ناوخۆی تورکیاکەی یان سەرکردیەکی سیاسی کوردی ئەو قسەیە بکە بەس ئەو کاتێکەوە باسی کەرکووکە کات بۆ ئەو دەستێوەردان نییە بۆ ئەو برایەتیە قەی ناکە مەبەستم ئەوەیە بۆیە بە دوور لە هەموو دەمارگیریەک بە دوور لە هەموو ڕەگەزپەرستیەک بە دوور لە هەموو ڕقێکی ڕەگەزی عێرق ئەوەی پێ ئەوترێ عێرق بە زمانی عەرەبیان ئێتنی دیاریکردنی شوناسی ناوچەیەک حاڵەتێکی ئاساییە بۆیە بە گرنگی ئەزانم و ئەو قسەیەش ئەکەم لەبەر ئەوەی ئەزانم کەوا بەرامبەرەکان چەندە ئەیانەوێ کەوا شوناسی کوردستانی لە کەرکووک دابڕنن و بە ئاشکرا چ شیعە سوننە چ عەرەب چ بەزم جارە پێدوێ پارێزگارەکە لە کێ دەبێت لە کەرکووک لەلایەنە کوردیەکان پێشتر لە بینی پارتیویکێتی ناکۆکی زۆر هەبوو هەر بۆ هۆکاریەوەش کە پارێزگاردانەندێ ئێستاوی کە دیارە بۆ کێک لا دەبێتەوە کێ من وا ئەزانم لە کۆتاییە ئەم جارە بە شێوەیەکی دواتر مامەڵە لەگەڵ یەکتریاکەن ینی جیاواز لە پێشتر ببووڵە ینی بە شێوەیەکی جیا لە داهاتوە مامەڵە لەگەڵ یەکتریاکەن ئەگەر بەو شێوەیە مامەڵەنەکەن ئەوە تەواو دوورە لە عەقڵکاریەوە و ئەوەی کە عەقڵ مندەکان هۆش مندەکان ئەبێ بیر لەوە بکەنەوەکەوە بزانن کەرکووک کەوتە چ خەتەرێکەوە ڕاستە لە ماوەی ینی ئەو حساسیەتێکەوە دروست بوو لە 6 ساڵی ڕابردوو ئەوە پەیوەندی بە هەندێک بارودۆخی دوای 16 ئۆکتۆبرەوە بوو ڕق و ڕقکاریەکی تیا بوو کەوا منویستم کەرکووک بێنمەوە تۆ ڕادەستت کرد ئێستاش ئەوێ بتی بە پارێزگار دەمنیش ناهێڵم ئەیکەم بە بەشێک لە لێک تێگەیشتنیەکی گشتی پەیوەندی بە بەغاوە هەبێ پەیوەندی بە هەولێریشەوە هەبێ ئەمە ئەکرێت دوای ئەم هەڵبژاردنە ئەم هاوکێشەیە بگۆڕێ شێوازی مامەڵەکردنیەکێتی و پارتی کە دیوە وا دەرەکەوێ ئەم جارش بڕیاری سیاسی پارێزگای کەرکووکی کوردی لەلا ئەو دوو حیزبەیە ئەبێ لە داهاتووە ئەو هاوکێشەی مامەڵەکردنە لەگەڵ یەکتریا بگۆڕن بەس هۆکاری چێکێستە پێوی یەکێتی لە کەرکووک بەهێزترە بڵین پێگەی پارتی لە ناوچەی لە پارێزگاینەوە لە مووسڵ بەهێزترە نا ئەو پەیوەندی بە یەکەم بە جوگرافیاوە هەیە جوگرافیا دووەم پەیوەندی بە مێژۆوە هەیە ئەمە دوان سێەم بەهۆی بوونی یەکێتی بە لە هەشتاکانە بۆ نمونەیان لە هەفتاکانە لە ناوچەی قەرەداکەوە کەرکووک بەشێکە لە ناوچەی گەرمیان لە کۆتاییە و لەو ناوچانە بۆ زیاتر یەکێتی بوونی هەبووە لە کەرکووک بۆ بە پێچەوانەوە پارتی لە ئەو لاوە زیاتر بوونی هەبووە بەڵام ئەوە خۆی پەیوەندی بەوە هەیە بەڵام لەوانەیە بڵێ ئەی بۆ دەنگەکان نەگۆڕان ڕێژەکان بۆ نمونە پەیوەندی بە ئینتیمای حیزبیەوە هەیە ئەو کەسەی کەوا لەسەر بنەمای حیزبی دەنگ بدات هەموو هەڵەیەکی حیزبەکەی قبوڵەکە قسە لەسەر و دوای 16 ئۆکتۆبەر هەموو هەڵەیەکی حیزبی وەرزانی و ناوچانە پارتیویکێتی سزا بەزەمزاری سەدەمینی یەکێتی پلە یەکەمی لە کەرکووک لە پێشەوەی بە یەکەم کورد پارتی سزابات یەکێتی سزابا هەڵاکە لە کەرکووکە مەبەستم پارتیویکێتی نییە یەگرتو سزابا کۆمەڵ هەر کامێکیان بێ هەڵاکە وەکو حیزبە کوردیەکان ئەبێ بڕات دەنگ بۆ یەکێکیان بدا مەبەستم ئەوەیە یعنی ئەبێت دەنگ بۆ یەکێکیان بدا دەنگ بۆ لیستە کوردەکان بدا دەنگ بۆ کوردی دەرەوەی لیستە کوردەکان نەدا دەنگ بۆ لیستە کوردەکان بدا بەڵام بۆ هەر ئەو دەنگە هاتووە بۆچی هەردوایی 16 ئۆکتۆبەر یەکێتی هەر لە پێشە ئەوە پەیوەندی بە ئینتیمای حیزبی تاکەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەندامی حیزب هەرچی هەڵی حیزبەکە هەیە قبوڵیەکە مەگەر لەو کاتەی بە تەواوی وازی لەبێنێت سوپاس دەکەم دێمە خزمەت کاک شیروان
سەبارەت بە ئەو شێوازی ئەمجاری هەڵبژاردنەکان کە لە هەڵبژاردنی 2021ش بڵین بەکار هات لە وڵاتانی دیکەش بڵین ئەو سیستەمە پەیڕەو دەکرێت یاخود جیاکردنەوەی دەنگەکان بەدەستی باشترە بۆی کە هەموو لایەنەکان دڵنیا بن لە نەفۆتانی دەنگەکانیان؟ خۆی کاک حەکیم دەبووە بەڕاستی کۆمیسیۆن هەڵبژاردنەکان و ئاماژەم پێکرد باشتر خۆی ئامادەکردبێ و ورتر ئەو جیازانی کە گرفتیان هەبووە لە دەی 2021 کە گرفتی هەبوو دەبووە لەو ماوەیە بەڕاستی لە ماوەی 2 ساڵە کاری باشی لەسەر کردبێ چونکە ئەوانە ئەجهزەی ئەلکترۆنین و ئاسانە بکرێت لەگەڵ کۆمپانیایەکی تر عقد کرابەیە و شێوازی ئەو جیازانە تاقیکراونەوە پێشتر دەزاندرا کە گرفتی هەبووە دەبووە ئامێری پێشکەوتوتر بەکاربێندێ بۆ خوێندنەوەی پەنجەم وەرکێک لە گرفتە گەورەکانە بەڕاستی خۆتان دەزان کە ئێستا ئامێری زۆر پێشکەوتووە ورد و حەساسەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە کە بەسانیە دەتوانی پەنجەکە دەخوێنێتەوە ئەوانەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کردن ئەوەی کە لەگەڵ کۆمپانیایەکی کۆریە بەڕاستی دەمێک ئەو عقدەکراوە دەبووە لەگەڵ کۆمپانیایەکی تری نێودەوڵەتی کرابەیە و ئەو یەک لە گرفتەکانە ڕاستی چکە ناکرێت تۆ لەسەرەوەی کە کەسێک پەنجەکەی ناخوێندێتەوە یان نەخۆشی درێژخانی یان پەنجەکەی بە شێوەیەکە ئەوە نابێت تۆ دەبێت ئەرکی تۆیە کە چارەسەریکەی کۆمیسیۆن لەوەی کەمتر خەم بوو بەڕاستی دەبووە زووتر وە چاتر کاری لەسەر بابەتە کردبێ چکە بودجیان لەبەردەست بووە و پشتیوانی نێودەوڵەتیشان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەیدا پرسیارەکەی جەنابەت مەسلەی هەژمارنی دەنگەکان پرۆسێکی باوە ینی بنە لە هەڵبژاردنەکانی 2016 کە ئێمە خۆمان لە وەکو چاودێری نێودەوڵەتی لە ئەمریکا بووین لە کاتێک کە ئەنجامی دەنگەکان گرفتی هەبوو لە ئەمریکا لە سەردەمی ترامپ کە گرفت دروست بەڕاستی بەشێک لە ویلایەتەکان بڕیاریاندا حکمی ئەو ویلایەتانە کە بەدەست هەژمار بکرێت لە کاتێکدا ئەوان سیستەمێکی زۆر پێشکەوتوشیان هەیە بەڵام دەزانن کە کۆتازار ئەلکترۆنیات هیچ زمانێکی نییە ئەو ڕاستە لەوانەیە سکیورەتی ئەوانە دەور دەبینی بەڵام لە کۆتاییدا ئەوە بابەتێکی ئەلکترۆنیە بەڕاستی ئەلکترۆنیاتیش خۆتان دەزانن کە زمانێکی نییە لەوان نێودەوڵەتی لەوانەیە کۆمپانیا هەبێ بۆ زمانەت بەڵام ناتوانێت تۆ گرنتی بدەیت لەبەرەوە بەڕای من یەک لە ئەوانەی کە لە هەڵبژاردنی پێشووی عێراقیش کە گرفتی بۆ دروست بوو ئەو بوو کە تەنها بە ئەلکترۆنی بوو یەک لە هەڵەکانی ئەوە بوو کە ئاسی کۆمەڵگەی عێراقی و ئاسی پێشکەوتنی عێراق لەو ئاسەدانیە کە تۆ تەنها بەدەست بە ئەلکترۆنی ئەژمار بکرێ بۆیە بڕیاریاندا بە ناچاری جارێک کە بە دەست ئەژمار بکرێ و ئەو بەڕاستی متمانەی زیاتر بۆ لایەنە سیاسەکان دەگەڕێتەوە و وا دەکات کە دەنگدەر قەناعەتی بە دەنگدانەکەی خۆی هەبێ و واضحە لە بەردەستی کە بە شێوازێکی فیزیکی بابەتەکە دەبێنێ و دڵنیا دەبێت لە دەنگدانەکەی و نوێنەکەی کە لەوێ نوێنەی کانی سیاسی و ئەوەی کە چاودێری ناخۆ نێودەوڵەتیە هەموویانانە تۆمار دەکرێت بۆیە ئومێد دەکەین ئەوەش پێڕەو بکرێ و ئەم جارێکە لە یاسی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەجیا لەوەی پەرلەمان هاتووە کە داوا دەکات هەموو بنکەیەکی دەنگدان دوای ئەوەی کە بە شێوەی ئەلکترۆنی کە دەنگەکە کراوە لە دوای ئەوە ڕاستەوخۆ دەنگدان بە شێوەی دەستیش بکرێ کەوە گومانەکان لا دەبا و متمانەی زیاتر بە پرۆسەکە تۆق دەکاتەوە بۆ ئەوی کە ئەگە گومانێکی شەبێ بەتایبەت لە کاتی گواستنەوەی ئەنجامی دەنگەکان ئەومان لەبێر نەچێ کە زۆر گرنگە بەڕاستی ئەوەیە کە گومان هەیە لەو کاتانەدا زیاتر لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی کۆمەڵێ وڵاتانی دەوروبەر کاریگەریان هەبێت لەسەر ئاراستەکردنی ئەو پرۆسەیەوە بە شێوەیەکی بەرمەجەکراو بتوان ئەنجامەکان بگۆڕن ئەوە دڵنیایی دەدا بۆی کە هەموو کانێکی سیاسی ئەنجامەکەی خۆی لەبەردەزایە و دەتوانانی ئەنجامەکەی لەبەردەزای پێش ئەوەی کە ئەنجامەکە نەقڵ بکرێ بۆ سنتەری داتاکان لە ئۆفیسی نیشتیمانی ئەو کاتی جوانتر دەکرێت ئەنجامەکانی خۆی کۆکاتەوە و بەپێی یاسا ئەگەر جیاوازی هەبوو لە نێوان ئەوەی کە بەدەستی هەژمار کراوە لەگەڵ ئەوەی کە لە ئەلکترۆنیکەوەیە بەپێی یاساکە بەدەستی ینی حسابی بۆ دەکرێت و دەبێتە بنەما نەگەوەی کە بە ئەلکترۆنی هەژمار کراوە بەڵێ بەس وەکو بڵین خروقات و شت ئەوەی کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێت یاخود ئەوەی کە بەڕێز چاودێرێک وەکو حیزبەکان شتی دیار کرد ینی لە ئەمڕۆ لە هەڵبژاردنی گشتی تۆمار کراوە وەکو سکاڵا وەکو تەزویرێکی بڵین بەرنامە بۆ داڕێژراو بەڵێ بێگومان ئەوەی کە بە ئێمە گەیشتووە خۆتان ئاگادارن نزیکە 1 ملیۆن کارمەند بەوەی کە کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق ئەوەی کە چاودێری نێخۆ نێودەوڵەتی کە
نزیکەی 87 تیمی چاودێری نێودەوڵەتی هەیە ئەوەی کە بەشداری کردووە نزیکەی 33,000 چاودێری ناوخۆیی هەیە 6,000 کاندید هەیە خۆی ئەوانە 5,000 کەس نوێنەرێکانی سیاسی ئەوانە هەمووی چاودێر لەسەر ئەو پرۆسەیە و تەنها ئەوانە بەتابەت ئەوانەی کە مافی سکاڵان هەیە لەسەر ئەو پرۆسەیە بێگومان بەشێک لەوانەی کە نوێنەرێکانی سیاسەکان ئێمە بینیمان لە کەرکووک و لە مووسڵ و لە شوێنەکانی تر بێگومان کۆمەڵی پێشەرکراوی کاوە و کۆمەڵی کەم تەرخەمیش هەبووە لەسەر ئەساسی ئەوە بەڵێ کۆمەڵی سکاڵا پێشکەش کراوە و چاوەڕێ دەکەین بەڕاستی وەکو باسم کرد پرۆسەکە کاتێک دەگوترێت سەرکەوتووە کاتێک کە هەموو ئەوانە بێکەوە ئەنجامێکی باشیان هەبێت و ئەم پرۆسەکە خۆی هەم ئەنجامی ئەوەی کە لێکۆڵینەوەکان لە سکاڵەکان دەکرێت هەمەوەی کە لە دەنگدانی تایبەت کە کراوە یەکلایی بکرێتەوە هەمەوەی کە باس کرا لە کاتی وەربینیدا لە کاتی ژمارنەوەی دەنگکاندا و لەگەڵ نارنی ئەنجامەکان بۆ تالی سنتەر هەموو ئەوانە بێکەوە پاکێجێکی یەکانگیرە هەموو ئەوانە ئەگەر تواندرا بەڕاستی بڕیاری لەسەر بدرێت پێم وایە ئەوە متمانە دەگەێتەوە بۆ لایەنە سیاسەکانیش بەڵام بێگومان ئەوە کاتی پێویستە لەوانێ بە چەند ڕۆژێک و بە چەند ماوەی کاتێکی پێویست بێ بەتایبەت ئەوانەی کە ئەو سندوقانی کە گرفتیان لەسەرە و گومانیان لەسەرە تەمان کە دەبێت سەر لە نوێ ئەوان هەمووی بە هەژمار بکرێنەوە بەدەستی وەسەر لە نوێ ئەنجامەکان داخل بکرێنەوە چونکەوەی کە ڕادەگەندێ بەیانی تەنها نزیکەی 85 بۆ 90 دەنگەکانە دواتر لە ماوەی ڕۆژانی داهاتوودا پێگومان دەبێت لایەنە سیاسیەکان چاوەڕێ بن کە کۆی سکاڵاکان ئەوەی کە ئەو بریکانی کە سکاڵیان لەسەرە هەمووی سەرمی ئەژمار بکرێنەوە لە پاشان دەکرێت ئەنجامی کۆتایی ڕابگەندرێت. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتان مامۆستا شیروان ئەو باسی ئەنجامی هەڵبژاردنەکەمان کرد بۆ لایەنە کوردیەکان ئەی بۆ شیعەکان چۆنە نەخشەی سیاسی بەڕێوەبردنی ئەنجومەنی پارێزگاکان کە ئێستا سەدر بایکۆتی کردووە تقریبا کاژێرێک پێش ئێستا ئەوەی وەزیری سەدر بەڵێ سێ کلمە نووسی بووی بۆ جەماهیری سەدر والنعم منکم یعنی بە کوردی نازان پێ بڵێن وەک بڵێ ئافرین دەستان خۆش بە هەر خۆتان کەواتە ئەم نیسبەتەی کەوا ئێستا بەڵێ بەدەستاتوە بەشداری کردووە ئەم ڕێژەیە بەشداری کردو ئەو ڕێژەکەمە ئەوەی کەوا بەشداری نەکردو کاریگەری بایکۆتکردنی مقتەدا سەدە بەس هەمووشی لەسەر سادرکرد چونکە مامۆستا هەڵبژاردنەکەنی پەرلەمانی عێراقیش تقریبا زەم نەگەشتێت لە سەدا 50 ینی بەشداری کە کواتی سەدریش خوارترە سەدریش بەشداری کرد ینی ڕەنگە لەو نسبێ ئێستا لە سی خوارترە سەدربی بایکۆتەکە ئێستا لە سی خوارترە لەو ناوچانە لە بەغدا لە پایتەخت ئەمە ئەوە دەرەکەکەوە ئەو سەدرەکان کەوا لە بەغدا چەندە بوونیان هەیە ئەمە طبعا ئەمە هەموو هۆکارەکە نییە تەنها سەدر بێ هۆکاری مەسەلەی پێشکەشکردنی خزمەتگوزاریش هەیە شتێک هەیە بێڵێ لەوانەیە هەندێک کەس بە شتێک لی تێبگا باشە هەر 15 پارێزگاکەی عێراق ئێستا ئێمە گلەیمان لە پارێزگای سلێمانی هەیە وانە هەر 15 پارێزگاکەی عێراق کۆ بکەرەوە بۆ ئاوەدانی بیان خەرەسەر ترازویەک سلێمانی بەتەنها خەرەسەر ترازویەک سلێمانی لەوان سنگینترە من مەبەستم ئاوەدانی لە ڕووی پرۆژەی استراتیژی بەڵێ لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی جادەوە لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی خان و ماڵەوە لە ڕووی باڵەخانەوە لە ڕووی بینایی لە ڕووی کارەباوە هەمووی هەر هەمووی سلێمانی سێ ئەوەندەیە بڕۆ یان ئێستا جەنابەت بڕۆرە بەسڵە بڕۆرە بەغا بڕۆرە من چووم کە من ئەم قسانە ئەەکەم ئەمە ئەیکەم ئەمە بۆیەوە ئاڵێم ئەمە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر دەنگدان چونکە ئەمە پەرلەمان نییە ئەمە خزمەتگوزاریە ئەمە ینی ئەنجومەنی پارێزگا پەیوەندێکی ڕاستەخۆی بە جادە و ئاوڕۆ هەیە پەیوەندی بە سیاستکردنەوە نییە بە ئەو شکڵە ئەم دوو هۆکارە وای کردووەکەوە نیسبەتەکە بەم شکڵە بێ لە ناوچەشی ئەکەن چی ئەکەن بە قەنەعاتی من ئەوانەی کەەوە ئێستا هەن ئایا یەکشت هەیە لە مەسەلەی بردنەوە و دۆڕاندن و دەسەڵات و بەشداریکردن ئەمان ئەمە هیچ کاریگەری نییە یعنی ئەوەی کەەوە بردوێتەوە بە یەک دەنگیش بێ ئەسڵەن باکی نییە لەوەی کەەوە ئەگەر لە سەدا 92 خەڵک نەڕۆشت پێ بۆ دەنگدان تازە ئەو بە دەنگەکە کورسەکەی بردووە ئەبەو کورسیە چی ئەکا هەوڵ ئەدا بەرامبەرەکەی لابە دۆم خۆی جەپەی قایم بکات ئەوەی کەوا ڕوو ئەدا لە 4 ساڵی داهاتوو ئەگەر بۆیان بکرێ باشە ئەوە ئەکەن چیەکەن ێستا بۆ نەخشەی مانگی سەدرەکان لا ئەدەن لە ناو بڵێ
سەدرریەکان لا ئەدەن لە ئەنجومەنی پارێزگاوە نامێنن لە جێگەری پارێزگا نامێنن ئەو کاتە چنەدا ئەبەزن بۆیان بۆ قام بۆ مدیر ناحیە بۆ بەڕێوەبەراتێک شتێکان لە ناو ئەنجومانی پارێزگاکانە لە هەموو ئەمانە تەصفەیەکیان ئەکەن بۆشیان هەیە تەصفیان بکەن لە ڕووی قانونیەوە چونکە هیچ شکالێتێکی نییە چونکە ئەو هەر لە ناو ئەوانەیە وخۆیان ئامادەکەن سەدر ئەوەی خوێنەوەی بکرد هەڵی کرد ئەمەی کرد لە پەرلەمان بۆ ئەنجومەنی پارێزەکان بەشداری نەکرد یاخود دیارە بەنیازی چییە؟ من ئەڵێم بۆ پاشەکشەی لە پەرلەمان لەوانەیە خۆی دابێت لە بەڵایەکی گەورەتر چونکە ڕوبەڕووی ئێران بوویەوە ئەو بەڵاکە چی ینی لە ناوچوونی ئەو ڕوبەڕووی ئێران بوویەوە ینی احتیمال ویستبێتی ئیسراحەتێ بکە بەڵام هەڵی کرد ئێمە ئەڵێن بە پێوەری سیاسی ئەوەندەی کەوا لە بەرچاومان ڕوونا ئەڵێن پاشەکشەی لە پەرلەمانی عێراق بە 1970 ئەندام پەرلەمان هەڵی کرد بەس بۆ بەشداری نەکردن ئەلەما پێکایی لە چیدا پێکایی لەکەم بەردەوامبوونە لە سیاسەتی خۆی دەرخستنی حەجمی جەماوەری خۆیەتی دەرخستنی حەجمی جەماوەری ئەوانە دوورکەوتەوە لە تێوەگلان لە هەر کارێکی گەندەڵی یان خراپە و خراپەکاری لە ساڵەکانی داهاتوو ئێستا ئەو ئەتوانێت هێرش بکات بەرامبەر لە هەڵبژاردنە بەرامبەرەکانی ناتوانێت هێرش بکات باش بەس وەکو دوا پرسیاریشم باز دۆکە دواییم هەڵبژاردنە ڕەنگە شتی زۆر ڕوودا وەکو یەکلاکردنەوەی سەرۆکی پەرلەمانی عێراق وەکو هەموارکردنەوە یاسای بوجەکە لایەن شیعەکان لە بەردەم دەرەکان نەیانتوانی بێ بیکەن وەکو بڕیادەنە سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چاوەڕێ دەکرێت ینی دوای مەشت ڕوودا لەکوێ لە عێراق بۆنمە یەکلاکردنەوەی سەرۆکی پەرلەمانە مەسئلەی سەرۆکی پەرلەمان هیچ جۆرە پەیوەندیەکی بەمەوە نییە بەڵام باشە ئەو دەنگانەی حەلبوسی ئەیهێنێ کاریگەری ئەبێ لە دیاریکردنی سەرۆکی پەرلەمان لە داهاتوو باش دەری ئەخا چەندە ئەتوانێت دەست تێوەردان بکە لە دیاریکردنی سەرۆکی پەرلەمانی داهاتوو چونکە ئەو بەنیازی ئەوە بوو کە مادەم و فراکسیۆنی زۆرینەی سونەی ناو پەرلەمانە لەگەڵ خەمیس خەنجەرە بەیەکەوە کاندیدێکدا بنێن بۆ سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی کەوا سونەکان کەوا سونەی ئیطاری من پێیان ئەڵێم سونەی ئیطاری ئەوانەی کە وەکو مەحموود مەشەدانی و سامەڕایی و داری و ئەوانە کە لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیان بۆ ئەوەی کەوا ئەوان سەرۆکاتی پەرلەمان نەبن بەڵام ئەگەر یەکەم نەبوو یان لەگەڵ ئەو خەمیس خەنجەر دەنگێکی وایان نەهێنا کە زۆر لەبەرچاو بێ لە ئەم هەڵبژاردنە کە گوای ئەوان نوێنەرایەتی شەقامی سونناکەن ئەوە ناتوانن وەک ڕابردوو لە داهاتووە کاریگەر بن لە دیاریکردنی سەرۆکی پەرلەمان هەنیە بۆوان هەم باخی پارێزەکانی هەم دیاریکردنی سەرۆکی پەرلەمانیش ئەنجامی ئەم هەڵبژاردنە ینی ئەو کاتە وەک بڵێ فشاری دەرونی یان فشاری ژمارە لەسەر لایانی شیعەکەمە کاتەوە باشە بەزۆکو ئەوی پێوەستە بە کورد ئێستا پێشتر بازدەوەکە کە دواخستنیان بڵێن دەنگدان لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە یاساکەی بۆی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان دواخراوە بۆی نەبێتە ڕکلامی هەڵبژاردن مەسەلەی هەمواری یاسای بوجە پێشبین دەکرێت ئەمانە ژێگلا بکرێتەوە نا یاساری بوجاوە پەیوەندی بە شیعە و کوردەوە هەیە پەیوەندی بە سونە و سەرۆکاتی پەرلەمانەوە نیە بالموناسەبە ئەو محسین مەندەلاوی کوردێکی ڕوت کوردە ینی تەواو کوردە و قەومیشە و کوردایەتیش ئەکات تا ئاستێکی باش وەکاتی خۆشی هەر لە ناو لە ڕیزەکانی کۆمەڵە بووە لە پێشمەرگە ینی ئەو ئەلەو جۆرەیە ینی بەڵامتر لە بەرۆی مەندەلاویە چۆتە ئەوێ و کەساتیە کە ئەتوانێت بەوهێنە بکە ینی ئەو نابێتە ڕێگەر لە هەموارکردنەوەی یاسای بوجەیان هەر شتێکی تر بەڵام لە دەسەڵاتی ئەوان نییە لە دەسەڵاتی پەرلەمانیشان نییە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ڕێکەوتنی نێوان شیعەکان و کوردەوەیە بۆ وازانم سەرۆکی پەرلەمانیش لیژنەیەکی دیاری کردووە بۆ ئەوەیەکەوە هەمواری هەندە یاسای بوجە بکرێت سوپاس دەکەم مامۆستا کاک شیروان سێخولەکێکمان ماوە سەبارەت بە ڕێژەی بەشداری پێشبینی چیەوە سەبارەت بە و 16 میلیۆنە پێشبینی کراوە چەند بۆ نمونە لەو 16 میلیۆنە چەند کەس دەنگ بدا پێشبینی 6 میلیۆنێک دەکرێت وەڵا لە ڕاستی تاکو ئاماژەم پێکرد تەوقع دەکرا کە زیاتر ڕێژەی بەشداری زیاتر بێ بەداخەوە لەو ئاستای یعنی باش بەڵام دەکرا باشتر بێ ئەوش دیارە خەلەلی خۆی هەیە بەڕاستی یەک لەوانە لەستە کوردیەکان نەیانتوانی بەداخەوە لەسەرتا بە لستێکی هاوبەش لەو ناوچانە دابەزن کە گاریگەری و زۆر باشی هەبێ و ئەو دەنگانە بەلانی کەم کورسێک بۆ دوو کورسی کورد لە ئەنجامی پەربوونی لایەنەکان دەڕوات و بۆیە زۆر ڕوون نییە بەڵام ئەوی کە گرینگە کاک حەکیم ئەوەیە کە
چەند خاڵە گرنگە لە بەڕای من. یەکەمیان ئەو پرۆسە تا چەندە بەسەرکەوتووی کۆتایی پێدێت ئەگە سەرتاکەشی باش بەڵام کۆتاییەکەی ئەنجامەکان گرنگە و سکاڵەکان گرنگە نەتائیجەکە چۆن ڕدەگەاندێ ئایا لانە سیاسیەکان قبوڵی دەکەن یا خودڕەتی دەکەنەوە. بیرمان نەچێت لە 2010 کۆمیسیۆن هەڵبژاردنەکان کاتێک کە هەڵبژاردننی پەرلەمانی کرد دواتر نەکرد بۆ ئەوەی کە متمانە دروستکە بەسەر لەبەری سیستەمی حکومڕانی عێراق گۆڕا بینیمان کە لە دوای ئەو کاتی عێراق ئیستقراری بەخۆی نەبینی بۆ ئێمە دەکەین ئەوە جارێکی کە بێتە بنەمایەک بۆ پێکەوە ژیان بەتەبەت لەو شوێنانەی کە جێناکۆکن کورد بەتەنانە نەتەوەی تری لەگەڵدایە پێویستە بە قەنەعەتی ئێمە ئەگە کورد زۆری نەشبێ و پارێزگاریش بتوانێت وەربگرێتەوە پێویستی بە تەوافقی یەکەمیان لە ناوخۆی حیزبە کوردستانیەکان پەڕەیەکی تازەڵ بدرێتەوە بە شێوەیەکی تر خزمەتی ئەو شارە بکرێت کە قەرەبووی ڕابردوو بکاتەوە وەرەگەڵ لایەنەکانی کەش بێگومان بە شێوەیەکی باش تعامل بکرێت چکۆک و مامەساژ ئاماژەی پێکرد بەڕاستی پێکاتی کەرکووک پێکاتێکی زۆر جیاوازە تەداخلی نێودەوڵەتی هەیە لەو بابەتانە ئاسان نیە کۆنتڕۆڵکردنی و خاڵی کۆتاییش کاک حەکیم کە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ئەوە کۆتایی دنیا نیە و هەڵبژاردنێکی ئەنجومەنی پارێزگاکانە هەڵبژاردنی گرنگتر بەڕێوەیە لە دوای دەی 2025 ئەگە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کاتی خۆی دابکرێت بێگومان ئەگە نەتواندرێت کورد هەم خۆی هەم لە ناو خۆیدا هەم ئەو پێگانەی کە بەدەستی دێنێتەوە پارێزگاری لێ بکە بێگومان لە دەنگدەر جارێکی کە بەڕاستی محکەمەی دەکاتەوە جارێکی کە ئەوەی کە بەدەستی هێناوە دەتوان لە دەستی بداتەوە چکە بەپێی ئەو سایکۆلۆژی کە لەسەر دەنگدەری کورد کراوە ئەوەیە کە دەنگدەرێکە بەداخەوە زوو قەنەعەت دەکا بەڵام زووش گۆڕانکاری بەسەردادێت بۆی بینیمان لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا ئەو کە لە 25/9/2009دا کەکرا بینیمان لەپڕ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی ڕوویدا و حیزبی تر دروست بوو بۆیە تەنها ئەوە کافی نییە بەڵکو دەست پێوەگرتنی ئەو دەستکەوتانە گرینگە و چاوەڕێژ دەبین بزانین ئەنجامەکان بەچی دەگا ئومێد دەکەین ئێمە بەڕاستی ئەو ئومێدەی کە بەتابەت لەو ناوچانەی کە ئومێدێکی زۆر لەسەڵ چێندراوە ئەو زوڵمە زۆرە بێت هۆکارێک بۆی کە ئەو ناومێدێک هەبووە لەڕێی هەڵبژاردنەکان بگەڕێتەوە متمانە بۆ پرۆسی سیاسی بگەڕێتەوە و نوێنەرانی کورد لەو ناوچانە بتوان خزمەتێکی فعلی خەڵک بکەن بەبێ جیاوازی بتوان نوێنەری هەموو خەڵک بن و جارێکە متمانە بۆ پرۆسی سیاسی و ئاشتەوایی ناوخۆی لە کاریگەری هەبێ لە هەڵبژاردنەکانی داهاتوو لە هەرێمی کوردستاندا جارێکە بە شێوەیەکی تر حکمڕانی بکرێت کە لە ئاستی چاوەڕوانی خەڵکی هەرێمی کوردستان و ئەو ناوچانە دابێت کە خزمەت بکرێن. سوپاس دەکەین. ماوەسا بەڵێنی زۆر درا دەبێت بەڵێنەکانیان بیر بمێنێت دوای انتخاباتە کاندیدەکان چونە ناو خەڵک ئەوە عادەتە یعنی ئەوە هەموو کەس کاکەوە کە خۆی کاندیدەکا بێ هەندێک بەڵێن هەر با ئیتر دوایش هەمووی هەر بیانۆ هێنێتەوە بەڵام داواکاری کەوا بتوانن بە تایبەت کەرکووک و خانەقین و مەخموور کورد ئەوەندە خزمەتکار بێت کەوا هیچ نەبێ کوردەکان نزیک لە خۆیان نزیک بکەنەوە. سپاس دەکەین بۆ بەڕێزان مامۆستا شیروان شەمێرانی سپاس دەکەم هەروە کاک شیروان زرار لە هەولێرە و سپاسی جەنابش دەکەین. سپاس بە بینیرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.